گۆرانی چی بکەم و چی بڵێم عەزیزم بە تایبەتی بۆ کاکەڕەوان ئەوە گۆرانی خۆمە چی بکەم و چی بڵێم عەزیزم دڵکەنە ئالاوێتەوە چی بکەم و چی بڵێم عەزیزم دڵکەنە ئالاوێتەوە لە نەخۆشخانەی عیشقی تۆ هیچ کەس ناناسێتەوە لە نەخۆشخانەی عیشقی تۆ هیچ کەس ناناسێتەوە ئافەرم هەر کەسێ هاتووتی من عاشقم بڕوامەکە هەر کەسێ هاتووتی من عاشقم بڕوامەکە عاشقی ڕۆزم عەزیزم تینە بارانم مەکە عاشقی ڕۆزم گوڵی جوان تینە بارانم مەکە چی بکەم و چی بڵێم عەزیزم دڵکەنە ئالاوێتەوە چی بکەم و چی بڵێم عەزیزم دڵکەنە ئالاوێتەوە لە نەخۆشخانەی عیشقی تۆ هیچ کەس ناناسێتەوە لە نەخۆشخانەی عیشقی تۆ هیچ کەس ناناسێتەوە گەڕاتوو لە ڕێگای عیشقا بڕیتدا و ڕێگایە گەڕاتوو لە ڕێگای عیشقا بڕیتدا و ڕێگایە گەڕ ڕۆشتی وەکوو ڕێبوارێ بڕیتدا و ڕێگایە پشت بە هیچ کەسێ مەبەستن پشتان دەشکێنێ دوایە پشت بە هیچ کەسێ مەبەستن پشتان دەشکێنێ دوایە لە ڕێگای عیشقی خۆتا ببە سەر بەخۆیە لە ڕێگای عیشقی خۆتا ببە سەر بەخۆیە چی بکەم و چی بڵێم عەزیزم دڵکەنە ئالاوێتەوە چی بکەم و چی بڵێم ڕەشەی گیان دڵکەنە ئالاوێتەوە چی بکەم و چی بڵێم بەرخە گیان دڵکەنە ئالاوێتەوە لە نەخۆشخانەی عیشقی تۆ هیچ کەس ناناسێتەوە لە نەخۆشخانەی جوانی تۆ هیچ کەس ناناسێتەوە بۆ زۆر کەس گریام کەس نەگریا بووم ئای خودا چەند جارە ڕەشم بۆ خۆم یار خۆشی دنیا پێم بڵێن بە من چی یار خۆشی دنیا پێم بڵێن بە من چی لە 14 گەنجی وە من چی شەوێکیان گریام مردن بە من چی تا ڕۆژ دەیاندام بە دار و خامژی ڕۆژێ لە کەرکووک بێ کەس مامەوە لە دەربەدەری خولامەوە کەسێکم نەبوو بێ بەلامەوە کەس دەی نەپرسیم بەزگی برسی ماڵی چەم بڕی بە ناوی دزی کەس دەی نەپرسیم بەزگی برسی ماڵی چەم بڕی بە ناوی دزی بە ناوی دزی مەڵوێران خۆم ڕوا ڕۆی ڕۆی تەمانە مەڵوێران خۆم ڕوا ڕۆی ڕۆی تەمانە
ڕۆی بەجارێ هەست و بەدانە هەست و بەدانە تەمەن بەسەر چوو ڕۆی بەرە و پیری تەمەن بەسەر چوو کاک ڕەوەن ڕۆی بەرە و پیری دەرباسەی مردن شکا زنجیری دەرباسەی مردن شکا زنجیری وا دوا هەناسەی ماڵەوایی من نزیکەکەی وان دۆزێ کۆتایی من ماڵوێران خۆم ڕۆی ڕۆی زەمانێ ماڵوێران خۆم ڕۆی زەمانێ ڕۆی بەجارێ هەست و